ئێمە پێویستمان بە گفتوگۆی زۆر زیاترەیە وەکو ئەوەی کە لێرە دەبینرێەوە خەڵک زۆر زیاتر یەکتر ببینن سونە و شیعەکان کە زۆر دابەش بوون و پێکدادان دروست بووە ئیسلام بۆ خۆی بە هەمان شێوە گۆڕانکاری تێدا ئەنجامدراوە لەلایەن هەندێک خەڵکەوە تێڕوانین جیاوازی بۆ دروست بووە زۆر پێویستە کە ئیسلامێکی ڕاستەقینە بدۆزینەوە کە کار لەسەر ئاشتیە کە زۆر دڵخۆشم کە گەڕاومەتەوە بۆ دافۆس دوای ماوەیەکی زۆر چیرۆکی کتابەتی خۆمە گەڕەوە باوکم کە وەزیری دەرەوە بوو لە دوای جەنگ ئەو یەکێک بوو لە ڕایشکار باڵاکان من لە قوتابخانەدا بووم ئەو منی هێنا بۆ ئێرە کە هەرگیز نەهاتبووم ئەم ناوچەیە کە لە یەکەم ڕۆژە هاتیم بۆ ئێرە تەواوی چیاکانی ئێرە گەڕام زۆر خۆم کاتێکی زۆر خۆشم بەسەر برد لێرە زلقت وتزلجت إلى السفحة لوحدي. طبعا هناك الأشياء بيقومان هنيست هي وأود أن أقفز الآن أما اللي بس تكتب كم بير لوين أنا بكين كبار بينيمان بونمونا أو كرة بتشوكي ك نقوم بو تشايل المكاو وێنەی تریش هەیە وێنەی خەڵکی ڕفێنراو و هەنێ لە گەنجەکان کە ئێوێ خۆی بە ترێلێکەوە هەڵواسێ و ئەو فڕۆکەوانە ئوردونیە کە چوتێنرا لە ناو قەفەسێکە من دوای جەنگی جوهەم ژیاوم و شتی نەگریسی بۆ شێوە بینیوە وێنەی تیرۆریستان وێنەی ناشرینی ئەو شەڕەمان بینیوە کە دەربڕی کینە و وێنەی خەڵکانێکە کە یانەوێ ژیانێکی باشتر بژین بۆیە سنوورەکان ئەپەڕێنەوە و ئەمە ململانی ئێمە ڕۆژانی ئێمە لەگەڵ تیرۆریزمە و هەنێک کەس کە یانێ خۆیان تەقێنەوە بیر لەم ژیانە ناکەنەوە بەڵام و بیر لە ژیانێکی ترەکەنەوە لەو دیەم ژیانە خەڵکی بێتاوانە کوژن هەریان وێرانکاری ئەنجام بن لەگەڵ ئەم وێنانەیە کە ئێمە ڕۆژانە لەگەڵ یاژین هەنێک کەس ئەپرسێ ئێمە تەواو گەیشتونێتە پلەیەکە ئیتر ناتوانین بگەڕێنەوە ئەمە ئەتوانین لەگەڵ ئەم سروشتەیە بگونجێن کە جێی قبوڵکردن نییە ئەتوان پێتان بڵێم کە هەموو ئەو هەوڵانەی کە هەوڵی بۆ درێ هەمووی بەسوودە بە فیرۆ ئەچن بۆ نمونە لەسەر ئەو کەشی کە هەمومانی هەڵگرتووە هەمووی نقم ئەبێ بەڵام ئێمە نابێ لەو ئەم شوێنە نییە کە ئێمە تیا ئەبێ ببین ئێمە زیندانی داهاتوێک نین کە بۆمان دیاری کراوە من هەستەکەم کە ئێمە نابێ هیچ لاوازێک پیشان بین ئەوە ئەبێ بەرامبەر ئەو تەحەدیانە بوەستین کە توانای خۆمان پیشانەیەن ئەو کەسانەی کە یەن بۆ دافوس بۆ ساڵیادێم ئێمە هاتوین بۆ ئێرە بۆ گۆڕینی داهاتوو هاتوین بۆ گۆڕان ئێمە ناتوان بڵێن ئەگەر
narrow tribalism, هەموو تۆنەوەیەک لە ژێر تاقیکردنەوەیە and even by ئەم medieval ساتەیە کە ئایندەی ئێمە دیاری expressing ئەکا a distant and bloody past. و And we feel the لە anguish ڕێگەی of لە the ڕێگ- displaced and the international لە ڕێگەی homeless. ئاین و ئەتنی و لە ڕێگەی بیرکردنەوەی چاکەکانی ناوەڕاست ئەمانە Conversations I've had, that's what Davos provides, an opportunity to really put your fingers on the pulse of the world. And that pulse پێم tells وایە ئەو me خەڵکانەی کە لێرە that هەست دەکەن کە everyone ئەم here says گفتوکانێکی کە ئێمە بەڕێوەی ئەبین لەم دوو ڕۆژەیە کە ئەمە ئەوە زەمانەیەتی کە ئێمە ئاگاداری ئەو بارێکە ئەو ڕۆژی کە ژیان تێکەوتووە who see only turmoil. ئاگاداری ئەوەین و ئێمەش Frankly, they are ئەبێ missing بەرامبەر ئەو ڕۆژەش بۆستین much of the positive change occurring in the world. I know نابێت media لەوەشا بۆسی کە تەنها تەحەداکان بۆسین هەنێک کەسانن کە لایەنە ئیجابیەکانی لایەنە ئیجابیەکان نابینن exploiting some of the worst of what we see. بەڵێ چەندین کەناڵی میدیایی هەیە Change is کە occurring ئێوێ in our world, لایەنە هەرە خراپەکان پیشان and بن it is occurring و faster, چیرۆکە خراپەکان moving faster than ئەوەیە perhaps کە ever زیاترە before. فرۆشیاریان زۆرە Between 1990 بەڵام and 2015, ژیان the ئەوە rate of پیشانەیە child کە mortality fell by over مانەوە بۆ one half. باشترە و ژیانیش بەرەگۆڕانە و زۆر خێراتر ئەڕوا بەڕێوە و زۆر خێراتر لە جاران has increased dramatically. مردنی مناڵان کەمتر بۆتەوە تا گەیشتوتە نیوەی ئیجاد کەمتر لە نیوەی And all of them و are ئەو boys. ژمارە ئەو مناڵانەی کە ئەچن بۆ مەکتەب بۆ قوتابخانە لە وڵاتە پێشکەوتووەکان لە وڵاتە جیهانی هەم زیاتر بووە More than 2.5 billion 8 people. ملیۆن قوتابیەیە کە خوێندکارێک کە ئەچن بۆ مەکتەب The number of people living و in extreme زیاتر لە poverty. 50% کچن و زیاتر لە 2 ملیار و Success stories نیو like these خەڵک are ئاوی really just سازگاری the tip of the دەسەکەوێ iceberg. و ڕێژەی هەژاری کەمتر بۆتەوە ئەمە هەنێ ئاماری سەرکەوتنن و ئەمە لوتکەی شاخە بەفرینەکە نییە ئەمە زیاترە ئێمە بینیمان کە بەرنامەی ئەتۆمی ئەوەی کە هاوپیشەم کلااوس باسی کرد ئەمە کە چەند مانگێکی مابوو بۆمبی ئەتۆمی دروستکە ئێران نامێ پێتان بڵێم چەند سەرکردە هاتوو بە ئێمەوت کە ئەبێ لە ئێران بین و ئەمەش چارەسەرە بەڵام ئێستا بەهۆی گفتوگۆی بەردەوام و تێگەیشتن لە یەکتر و ئەم ڕێکەوتنامەی کە پێگەیشتین هەفتەی پێشوو توانای ئێران یاخۆت ڕێگای ئێران بۆ دروستکردنی بۆمبی ئەتۆمی داخرا باوەڕم پێ بکەن سەرۆک ئۆباما ئەیزانی کە بەڕقنەی خەڵکانەکەوێ بەڵام ئەچیزانی کە ئێمە لە دوڕیانیەکین کە ئێرانیش لە دوڕیانیەکە لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی و بێ دیپلۆماسیەک بەرەو بە ئاراسەی شەڕ و جەنگ ئەچوین چالاکی ئێرانی ئەتۆمیەکانی ئێران زۆر بەز ببووەوە زیاتر لە 19,000 دروستکردنی پنکەی دروستکردنی ئەتۆمی زیاد کردبوو و دروستکردنی ئاوی قورس کە بەچێکە لە دروستکردنی بۆمبی ئەتۆمی وە زەخیرەیەکی گەورەی یۆرانیەمی دروستکراوی هەیە و ئەگەر ئێران پسپۆران پێمان نەڵێن ئەگەر ئێران دەستی کەوتایە ئەو ئەگەر ئەو هەموو ئامرازانێت دەستکەوتایە کە بۆمبی ئەتۆمی پێ دروستەکە لە ماوەی 2 مانگە دروستیە کرد
بۆیە هەموو ڕێگاکان کە داخران کە ئەمانگەی ئێمەیان بە دروستکردنی بۆمبی ئەتۆمی ئێرانی ئەگەیان ئەو یەدەکەی لە دەستی ئێران بوو هەمووی کەممان کردەوە و دروستکردنی یۆرانیۆمیشمان کەم کردەوە ئەو وڵاتانەی کەوتیان کە ئێران دوو مانگی ماوە بۆمبی ئەتۆمی دروستکە ئێستا ئەوە ناڵێن ئێستاش وەزیری خارجی وتەی وەزیری خارجی ئەمریکا وتەکەی پێشکەش کرد.